لهبليرا پایتخت سپیدا باش کردستانیان هجا و خوشتوی لهر جهه کی بینر و بیسرین منه رز سلاوت ما قبول بکن افرو منو شاکر بجلین کردی خویا خملاندی دست بیکا هفتیه برگا و بابت و تورین جاواز مید به هوا آماده کردی گل مدابین افرو روژکا گلک جاواز دیوید لارجەیەکن سڵاویەمەتان لێبێ وەکو هەمیشە دوو تەوەری گرنگ بانێ ئەمڕۆ ڕۆژی زمان و کللتوری پێگاتەی تورکمانە و لەگەڵ تەوەرێکی تریشمان باوترین ڕنگ و مۆدێلەکانی جلوبەرگی پیاوان بۆ زستانی ئەمساڵ لەگەڵمانە بمێننەوە. ما هردم یازانی آفرتن کردستان هردم دست رنگینن و شولت هر دست خوباون هر شولکی به باشی دکن. باو آفرتن دوین کار بکن آبوریا کاستر بخو هبیتن مالا روشنبی و کلپوریا قلادزه هفته بازارک به خانمان لقلادزه یا وکری. هفته بازار تایبت به آفرت و همون روژن شمل و بازار قلادزه آفرت خواردن و خوارنو بر همت خود فروشن. به شکل آفرتا لهفته بازار دا دست به کاری کرد یا دویژن فروشن بر همت مگلک باشه و دهاتکی باش ام بو خزانه حکم دکن. هەفتە بازارێکە تایبەت بە ئافرەتان لەسەر شەقامی گشتی ناو بازاری قەڵاتزێ هەموو ڕۆژانی شەممە لا کاتژمێر نۆی سەر لە بەیانی تا 6 ئێوارە دەکرێتەوە ئافرەتان کار و کەسابەتی لێ دەکەن خواردن و خواردنەوە ئێکسسوارات کاری دەستی و بابەتی ئافرەتانە لێرە دەفرۆشرێن. مەحبوبا قوتابی زانکۆیە و ڕۆژانی شەممە کە دەوامی زانکۆ نییە لێرە شوێندوکانێکی گرتووە ئەو خواردن و شیرینیانەی لە ماڵەوە دروستی دەکات لێرە دەیفرۆشێ و داهاتێک بۆ خۆی پەیدا دەکات. هەیە خوێندکارە هەیە قوتابیە تەواوی کردووە هەیە ژنی ماڵەوەیە هەر یەکەو بە بزنسێکی بچووک دەستیان پێ کردووە حتمما ئینشاڵڵا لە بزنسێکی بچووکۆ دەیبین بۆ گەورەتری ئینشاڵڵا. ئەگەر دەبێتە هەفتە بازار خەڵک دەمان ناسێتەوە دەمان ناستەوە دەزانی ئەگەمە هەموو هەفتانە لێرە بەشدار دەکەین دێت شتەکانمان دووبارە دەکاتەوە. ماڵی ڕۆشنبیری و کەلەپوری قەڵاتزێ بەکردنەوەی هەفتە بازارەکە هەڵساوە لایەن ئافرەت لەو بازارە دەرفەتی کاریان بۆ ڕەخساوە هەر یەک لەو ئافرەتانەی لە بازارەکە کار دەکەن دەیانەوێ ئەزمموی ئەو کارە سەرەتای بمودنیاتنانی بازرگانێکی گەورەتر و ئابوودێکی سەربەخۆتر بێ بۆیە. لە شاردا چەندە خانمی دەسڕنگین و خەڵکی دەسڕنگینمان هەیە بەڵام بە حکومەوەی کە شاری قەڵاتزێ شارێکی دوورەدەستە و لە سنتەری شارە گەورەکاندانە تۆزێک بە زەحمەت بۆ خانمانە بتوانن بەرهەمەکانی خۆیان بتوانن بە بازارکردنی بۆ بکەن بۆی ئێمە بیرۆکەی ئەومان بۆ هات کە بتوانرێت ڕۆژ هەفتانە یەک جار بازارێکی لەو شێوەیە بۆ خانمانە بکرێتەوە بۆی بتوانن ئەو بەرهەمەیە کە لەو ماوەیەدا دروستیان کردەوە بیفرۆشنەوە بتوانن پارێکیان دەستکەوە لە داهاتوشدا وردە ورداوان خۆیان هەنگاو بنن بۆ ئەوەی کە بتوانن ببن بە خاوەنکاری سەربەخۆ. ئەو خانمانەی لە هەفتە بازاری قەڵاتزێ دەستیان بەکار کردووە پێشتر لە ڕێگەی ئۆنلاین و فیستیڤالە جیاوازەکان هەوڵیان دەدا بەرهەمەکانیان بفرۆشن و بناسێنن لەڕێی ئەم هەفتە بازارەوە ئێستا دەرفەتی زیاتریان بۆ ڕەخسان. لەناو 100 کەسایەتیە دەوڵەمەند و کاریگەرەکانی دنیا ژمارەیەکیان ئافرەتن کە سەرەتا لە بزنسێکی بچووکەوە دەستیان پێ کردووە. کردنەوەی ئەم هەفتە بازارە بۆ خانمانی قەڵاتزێ کە سەرەتا لە ڕێگای ئۆنلاین و بەشداری لە فیستیڤالەکان دەستیان پێ کردووە ئومێدیان ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بزنسەکەیان گەورە بکەن و ببنە خاوەن کاری سەربەخۆی خۆیان. ئاراسەمی کوردستان 24 قەڵاتزێ. بەڵێ دێرین وەکو بینیمان خانمانیش بەشێکی دانەبڕاون لە هاوکاریکردنی خانەوادەکانیان بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان هەمیشە کاریان کردووە هەر لە مێژووشەوە خانمانی کورد جێدەستیان دیار بووە لە هەموو کایەکانە. بله شکر وکی ما آماجه پیدای دستپیکه افرو روزا زمان و کلتور ترکمان آیا لحولیر پیکاتن ترکمان آماده کاری جبو روزا زمان و کلتور ترکمانی دیکن کل روزا حفده مهب اوی روزه لسال 2020 جلای پارلمان کردستان و هاتیه دست نشان کرد. بریکا ناوندن روشنبیری و قطابخانهان ترکمان کلتور و دابونری تنخوان نشان دن و نویسی و دهاتیجی فرد کن.
کەساتیە نافدارên تورکمانینە هەر یەک جوان کەسان شوینتلیە نوی دبوارێکی دەهەیە یان ڕۆلێکی کاریگەر گێرایە di parastina keltûr û zimanê xwe yan jî bi destانîna mafê milletê xwe. Hîman wekû çalakvaneka Turkmaniye diyar dike, giringîdan bê keltûr û ziman erkê her kesek ye, lêbarê giran li ser xêzaniye. پاراستنی ئەوەش دەکەوێتە ئەرچی با بڵین بە پلەی یەک خێزانە چکە ئێمە ئەگەر لە ناو خێزاندا نەوەکانی خۆمان فێر زمانی کولتوری خۆمان نەکەین ناتوانین بگوازینەوە بۆ دەرەوەش و ناتوانین نوێنەرایەتی خۆشمان بکەین وەک پێکهاتەی تورکمان. Ji sala 1993 ve zarokên Turkman dikarin nava qutabxaneyên xwe de bi zimanê xwe bixwînin. Rêveberê xwendina Turkmanî jî vê yekê bi destkefteka mezin dizanê. Gonha 15 qutabxaneyên wan hene. ئەوە زۆر گرینگە لە بۆ پاراستنی زمانی نێنێتەوەیە کە دەکرێتن لە کەرکوچیش هەیە بەڵام وەکو پێشکەوتوتر ئێمە لەوان زووتر دەستمان بە خوێندن کردووە و زۆر بابەتیشمان هەیە ئێمە لەوان باشترین لە زۆر ڕۆوە بەڵام وەکو پاراستن وەکەوە ئەمە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە ماوەیەدا نزیکەی چل مامۆستامان بەگرێ بەسدا مەزرا. Rêveberê giştî rewşenbîriya Turkmanî diyar dike birêka mala Turkmanî ya bi ser bi rêveberiya wan ve û bi çalakiyên cuda ew hewla berdewam zindîkirina keltûr û zimanê xwe didin. ماڵی تورکمان بەڕێوەبەرایەتیەکە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری کەلتوری تورکمانە ئەرچی سەرشانی ئەوەیە کە خزمەتکردنە بە زمان و کەلتوری تورکمانی لە ڕێگای کردنەوەی چەندین چالاکی ئەوە خولی هاوینە و خولی پیشەیە. Turkmaniyên Herêma Kurdistanê li destpêka salên noçan ta îro gelek mafên xwe bi dest anîne. Got Turkmen jî wekû Kurd û Kuristyanan ji mafê keltûrî û siyasiyên xwe bêbehr nebûne. Parlamentarekê xola pêştir jî daxwaz dike pitir giringî bi pêkhateyan bihête dan. لە پەرلەمانی کوردستان دوو بڕیار درا بڕیا ئەم لە خولی پێنجەم بووین یەک ڕۆژی زمان هەفتەی 11 ڕۆژی ڕۆژنامەگەری لە 25 Keltûr, ziman û dapûnerîtin yên got her pêkhateyekî jiya din cuda dike. Herêma Kurdistanê jî bi pêkhateyên xwe yên cuda wekû tabloyeka xemlandiye. Got hikûmeta Herêma Kurdistanê jî hemû asankarî bo her pêkhateyek kiriye. Got bi zimanê xwe bixwînin û biaxivin û berdewamî bi keltûr û dapûnerîtên xwe bidin û biparêzin. Hevrist Recep, Kurdistan 24 Hewlêr. بەڵێ بەڕێزان هەر لەسەر ئەم تەوەرە محەممەد دڵشاد بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری هونەری تورکمان ئێستا لە ستۆدیۆ میوانە لامان بەخێر بکات بێدە باش گەلێک بخێر هاتی حەزەکەم لەوە دەست پێ بکەی باسێکی کورتی پێگاتی تورکمانم بۆ بکەی لە هەرێمی کوردستانە. بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆ پێشوازی کردن ئێمە لەو بەرنمەیە پێکهاتەی تورکمان پێکهاتەکی ڕەسەنەی کوردستانەوە شاری هەولێر بە تایبەتی لە مرکزی شاری هەولێر دەژیتن وا لە قەڵای دێرینی هەولێر وەکو پێکهاتەی تورکمان بە خۆشحاڵیەوە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانی ساڵی 91 بەشێکی زۆر لە مافی نەتەوەکەی خۆمان بەدەستهیناوە یەکێک لەوان لە ساڵی 93 دامەزراندنی قوتابخانە تورکمانیەکانە کە سوپاسەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا 11 قوتابخانەی تورکمانی هەیە یەکەمین قوتابخانەی تورکمانی کە قوتابخانەی دۆغش بوو لە ساڵی 1993 دامەزرا و پاشان بە سوپاسەوە دووبارە کە بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری تورکمان دامەزراوە هەروەها بەڕێوبەرایەتی پەروەردەی خوێندنی تورکمانی دامەزرا کە ئێستا بەڕێز مامۆستا سەباح بەنا بەڕێوبەری گشتی پەروەردەی تورکمانیە و بەندەش بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری تورکمانیە. ئێمە توانیمانە لە ڕێگای ئەو دوو بەڕێوبەرایەتیە خزمەت بە پێک هاتەوە نەتەوەی خۆمان بکەین لە ڕووی زمانەوە و لە ڕووی ڕۆشنبیری و هونەریەوە. ئێمە وەکو بەڕێوبەرایەتی گشتی ڕۆشنبیری تورکمانی بەڕێوبەرایەتی ماڵی تورکمانمان هەیە و بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری هەولێرمان هەیە. باشە بەڕێز محەممەد ڕۆژ و زمان و پێکاتێن تورکمان ئەفرۆژە لە چه هاتیە و چاوە دروست بووە؟ بەڵێ کەی هاتیە دیاریکردن بەدرستی مێژواوی بۆ کەنگی تێتە بەگەڕاندن؟ بەڵێ بە سوپاسەوە لە پەرلەمانی کوردستان لە 13 11 2020 ڕەشنووسی دانانی ڕۆژی
زمان و کەلتور دانرا بە سوپاسەوە کە هەر پێنج ئەندامی پەرلەمانی کوردستان کە ئەو کاتی کوردستان پێنج کۆتای هەبوو لە پەرلەمانی کوردستان بەداخەوە ئێستا یەک کورسی کۆتا هەیە لە ڕێگای ئەو پێنج فراکسیۆنە بڕیاردرا بە دانانی هەفتەی یازدەی بکرێتە ڕۆژی زمان و ڕۆشنبیری تورکمانی هەر لەو ساتەوە لە ساڵی 2020ەوە ئێمە ساڵانە ئەو یادە دەکەین و چالاکی خۆمان تێدا ئەنجام دەدەین وەکو ڕێزگرتنە و ڕێزلێنانە لە مامۆستایانی پێشووی قوتابخانە تورکمانیەکان هەروەها ڕێزگرتنە لە شاعیر و ئەدیب و نووسەرانی تورکمان. باشە کاک مەحەمەد حەزەکەمەها تۆزە گفتوگۆکەمان کراوەتر بکەین با بڵین تورکمانەکان لە هەولێرە یاخود با بڵین لە کوردستانە بەتایبەت لە هەولێر زیاتر خەریکی بزنسن جا ماشەڵاش زۆربەی زۆری هەمووی پارەدارە کەمتر یعنی کەمتر خەریکی بابەتی سیاسین یعنی ئێوە مەجای سیاستان بۆ سیاسیەکان لێگەڕا و ئەتانەوێ بۆ نمونە بەس خەریکی بزنس و ژیانێکی ئارامی خۆتان بن ئەو شتە چۆنە لە ناو ئێوەیە؟ نەتەوەی تورکمان نەتەوەکی تۆزێک کراوەیە وەکو بڵێ بە حکمی وەی خاوەن ئیمکانیەتەوە خاوەن قابلیەتەکی باشە هەروەها تێکڵاوێکی کۆمەڵایەتی زۆری هەیە وەکو سیاستمەدار بڵێ سیاستمەداری زۆر باشی هەیە و کەسانی سیاسی زۆر بەتوانا و بە قابلیەتی هەیە بەڵام کەسانی بازرگان و بە حکومەی بازاڕی قەیسەری کە زۆرینەی لە نەتەوەی تورکمانە هەر لە سەرەتاوە خەڵکەکی زۆر هەر لەوێن دەرخەریکی کار و کەسابەتی بووە بەوە بە هەبوونی بازاڕی قەیسەری و بە هەبوونی ئەو بازرگانانە زۆربەی تورکمانەکان خەریکی کار و کەسابەتن بەڵام کەسانی سیاستمەداری زۆر بەتوانە و بە قابلیەتیشانەیە و دەورەکی باشیان هەبووە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان و ئێستاش بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە دەستخۆشیەوە بە سوپاسەوە دەڵێن دامی پێکهاتەکان دەکا و لە سەرۆکاتی هەرێم ڕاوێژکارمان هەیە هەروەها لە سەرۆکاتی پەرلەمان ڕاوێژکارمان هەیە و دوو بەڕێوەبەرایەتی گشتیشمان هەیە. بەڕێز محەممەد ئەم بەحسی ئەڤڕۆ بکەین کار و چاڵاکێت ئەڤڕۆ تایبەت ئەڤڕۆدا دێت چ بن بژلکو مەسەلەن هەن ڕێزلێنانێ دەدانە مامۆستایە هەنگۆ چ ئاهەنگن تایبەت هەنە ئەڤڕۆ؟ بەڵێ بێگومان هەیە ئەمە ساڵانە کە یاد ئەو یادە مەزنە دەکەینەوە یادی ڕۆژنامەگەری تورکمانیش هەیە لە مانجی دووە ئێمە ئەو کاتە کۆمەڵێک مامۆستای دێرینی و مامۆستای خاوەن ئەزمون و کە خزمەتی زمان و کەلتوری تورکمانیان کردیا ڕێزلێنانیان لێ دەکەین و هەروەها لە کۆمەڵێک شاعیر و نووسەری دێرینی تورکمان ئێمە ڕێزلێنانیان دەدەین. کاک محەممەد هەموو ناوچەیەک بە خواردنێکی خۆش بەناوبانگە ئێوەی تورکمان ئەو خواردنانەی کە زۆر لاتان پەسەندە و دەستێکی باڵاتان هەیە لە دروستکردنیا و بەلەزەتە بەلاتانەوە خواردنێکی تایبەتی خۆتان هەیە؟ بەڵێ بێگومان پێکهاتەی تورکمان لە مەسەلەی خواردن زۆر بەناوبانگەوە ناوەکی گەورەیە بەڵێ بۆ نمونە خواردنی دۆڵمەیە و هەندێک خواردنی کفتێ ئەوانەی خواردنی کەلتوری تورکمانینە و ئینشاءڵڵا ئەمە لە بەرنامەماندا کە ڕۆژێک فیستیڤالێکی خواردنە کەلتوریەکانی تورکمانی ئەنجام دەدەین ئەو کاتیش کوردستان 24 هەمیشە میێوانی ئێمە لە بەرنامە و کار و چاڵاکیەکانی ئێمە بەڵام بەتاکید ئێمە من و دێرین لەوانەیە یەکەم کەس بین کە لە فیستیڤالەکەی ئامادەبین. بەڕێز محەممەد پێکهاتن کووردا زاراوێن جوداین هەیە و هەنگۆ وەکو تورکمات نافخۆدا زمانێکی سابت هەیە یان زاراوەکی جوابت هەیە یان جودانە یان هەر ناوچەکی و هەندێک ئەوی جیهانە؟ بەڵێ بێگومان زمانی تورکمانی ئەو زمانە دێرینە و کۆنەیە کە لە هەولێر و لە کەرکووک و لە کفری و تلعفەر پێڕەو دەکرێت نێزیکە لە زمانی ئەزەربێجانی یعنی زمان و نووسینی تورکمانی دوو جۆرە نووسین هەیە نووسینی تورکمانی ڕەسەن کە ئەو نووسینە وەکو برێ ئەلفوبێی سەردەمی عوسمانیە بەڵام پێش سەردەمی عوسمانیش هەبووە لە دوای گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاریەکانی منتیقەی عێراق و ئەوانە نووسینەکان گۆڕراوە بۆ نووسینی لاتینی ئەلفوبەی لاتینی ئێستا لە قوتابخانەکانی تورکمانی ئەلفوبەی لاتینی بەکاردێتن لە کاتی نووسین یعنی لەهجە جیاواز هەیە؟ بەڵێ لەهجە جیاواز هەیە جیاوازی هەیە لە نێوان تورکمانی هەولێر و تورکمانی کەرکووک و تورکمانی کفری تۆزێک هەندێک وشە هەیە لە هەولێر بڵێ لە هەولێرێ جیاوازیەکێ بۆ نمونە لە هەولێر ئەگە بەیەکەچی بڵێ باشی دەلێ ئیسان نەجەسەن ئیسان بەڵام ئەگەر بە کفری و
تلعفەر و ئانە دەرێ یاخچەسان ئەو کەلیمە یاخچە تۆزێک لە زمانی ئەزەربێجانی نێزیکە بە حکمیەی منتیقەکانە زاراوەکان دەگۆڕێ. باشە کاک محەممەد ئێسا لای زۆربەی خەڵک وا ئەزانن یان وا هەستەکەن پێگاتی تورکمان کە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە کەرکک لەو جێگانە نیشتەجێن ئەوان وا فکرەکەنەوە کە هەمان دانیشتووی تورکیا بن. ئەتوانی ڕوونکردنەوەیەکمان باسێکی بچووکمان لەسەرەوە بکە بۆیە ئەو بەرچاوڕوونیە لە لای خەڵک بێ. بڵێ بابەتی تورکیا و عێراق تۆزێک جیاوازە. ئێمە تورکمانی هەرێمی کوردستانی عێراقین، ئێمە کوردستانین. وەکو نەتەوەی عەرب لە سعودیا هەیە و لە مصریش هەیە و لە عێراقیش هەیە، بەڵام ئێمە تورکمانی کوردستانی عێراقین، ئێمە کوردستانین. بەنسبەت ئەمە وڵاتی تورکیا وڵاتەکی دراوسەیە، ئەمە ڕێز و سڵامان هەیە لە بۆی لەوانەیە لە ناحیەی نەتەوەی ئێمە پەیوەندیەکمان هەبێ، بەڵام ینی هاوسۆزیتانەیە پێم هاوسۆزی ئەمە سەرەتا هاوسۆزی مال و نیشتیمانەکەی خۆمان هەیە کە ئەویش کوردستانە. اینجا وەکو تورکیا وڵاتەکی دراوسەیە بەنسبەتی ئێمە ڕێز و سڵامان هەیە لە بۆی، بەڵام ئێمە لە سەرەتاوە و وەکوپێ لە کۆتاییدا ئێمە کوردستانی. بەڕێز محەممەد لە کابینانۆدا زۆر گرنگی بە خۆشحاڵیە بە تورکمانە هاتەدان هەنچە چاوەڕوانیە لە کابینا دەدەکەن. بەڵێ بە حقیقەت حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە گرنگی بە پێکهاتەکانی تورکمانیدا و لە هەموو کابینەکان دەورەی باشی هەبووە و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە دەکەمەوە بە سوپاسەوە گۆڕانکاری لە بەڕێوەبەرایەتیەکانی تورکمانی کراوە، هەروەها ڕاوێژکاردانرا و هەروەها پاڵپشتێکی تەواوی پێکهاتەی تورکماندانرا کرا. ئێستاش بەڵێ ئێمە چاوەڕوانین لە کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە زیاتر گرنگی بە پێکهاتەی تورکمان و بە گەنجان و لاوانی تورکمان بدرێت لە ڕێگای وەزارەتەکان و ڕێگای بەڕێوەبەرایەتە گشتیەکان و ئینشاءالله حکوومەتی هەرێمی کوردستان درێغی ناکات لە بابەت. کاک محەممەد ئەو ئارامیەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێوە بۆ خۆتان وەکو پێگاتی تورکمان تا چەندێک یعنی لێ ڕازی؟ بڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی لە بابەتی ئارامی و لە بابەتی پێکەوە ژیان شارێکی نمونەیە و شوێنێکی نمونەیە. ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر سەیر بکەی وەکو هەرێمی کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەتی شوێنی ئەوها ئارام و نمونەی پێکەوە ژیانبی نییە. هەولێر نمونەیە و کوردستانیش نمونەیە. ئێمە وەکو پێکهاتەی تورکمان بڵێ زۆر خۆشحاڵین و زۆر سەرفرازین بەوەی کە لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر ئەو ئەمن و ئارامیە هەیە کە ئێمە بخۆمان وەکو نەتەوەی تورکمان ملەتەکی مەدەنینە زیاتر، حەزمان لە ئارامی و حەزمان لە پێکەوە ژیان و تێکەڵاوی کۆمەڵایەتیە. بۆ نمونە تێکەڵاوێکی کۆمەڵاتی زۆر بەهێز هەیە لە نێوان نەتەوەی تورکمان و برایانی کورد. پەیوەندیەکی دۆستایەتی زۆر بەهێز هەیە لەگەڵ برایانی مەسیحی، بەڵام تێکەڵاویەکی خێزانی و کۆمەڵایەتی هەیە لەگەڵ نەتەوەی کورد. بۆیە ئێمە وەکو پێکهاتە شانازی بە پێکهاتە و نەتەوەی خۆمان دەکەین، بەڵام هەمیشە خۆمان بە دۆست و برای نەتەوە و پێکهاتەکانی تردادنێنەوە بە تایبەتی نەتەوەی کوردی کە ئێمە تێکەڵاوێکی کۆمەڵایەتیمان لەگەڵیان هەیە. و هەولێر نمونەی پێکەوە ژیانە کە لە شاری هەولێر برایانی مەسیحی و نەتەوەی تورکمان و برایانی کورد بەیەکەوە پەیوەندێکی زۆر بەهێزیان هەیە و ئەمن و ئارامیەک و تەبایەکی زۆر کاک محەممەد ئێوە زیاتر با بڵین لە بەتایبەت لە هەولێرە پێم وابێ لە چەند گەڕەکێکی دیاریکراوە نیشتەجێن. سەرەتا وابوو کە زۆربەی تورکمان لە منتیقەی لە ناو قەڵای هەولێر بوو و دەوروبەری و منتیقەی وەکو بڵێ ناو قەسران و منتیقەی تەیراوانە، بەڵام ئێستا لە دوای گۆڕانکاریە گەورەکەی هەولێر بە تایبەتی و ئێستا ئەو گۆڕانکاریە بووە کە لە هەولێر چەندین شوێنی بازرگانی و چەندین شاری مۆدرێن دروست کراوە. خەڵکی تورکمان بە حکمەوەی زۆربەی متەمەکنە حەزی لە وەکوبرێ لە شوێنی باش و لە شوێنی ئارام و ئەوە کە زۆربەی خەڵکی تورکمان ئێستا لە شارە مۆدرێنەکان دەژین. ئەو شارانەی لە هەولێرە دروست کرایە ئێستا شوێنێکی ئەوهانەما کە زۆربەی دانیشتوی تورکمان بی، بەڵام لە دێرینەوە وەکو قەڵای هەولێر و دەوروبەری هەولێر دەوروبەری قەڵای هەولێر زۆربەی ئەو منتیقانە دانیشتوی تورکمان بوو. بەڕێز محەممەد ڕاستە بێن
ئافرەت و زەڵام من هەنگۆ دەنگاوانە خۆشە بەنسبەت دەنگ ناوەڵا مەوەی ئازانی دەنگا خۆشە خاوەن هونەرمەندێکی زۆرین لە نەتەوەی تورکمان و هەمیشە هونەر و گۆرانی و قۆریاتی تورکمانی بوویتە ڕێگایەک لە بۆ ناساندنی نەتەوەی تورکمان بەسەراحەت هەر لە دێرینەوە هەر لە سەردەمی مشکۆ و یەشار و چەندین هونەرمەندی دیکە خوا لێ خۆش بوو مشکۆ ئێستا زۆربەی گۆرانیەکانی ئێستا لە خەڵکەکی زۆر کە گۆرانیەکانی دەڵێتن و هەست و سۆزەکی هەیە بەرامبەر نەتەوەی تورکمان بە حکمی گۆرانیەکانی مشکۆ و چەندین هونەرمەندی دیکە کە ئێستا لە ژیان ماون وەکو سالم فەتاحە وەکو سەدرەدین کوورەچیە وەکو یونس توتونچیە کە ئێستا هونەرمەندەکی لاوە زۆر لە ساحەی هونەری کوردستانەوە دیارە ڕێگایەک بۆ لە بۆ ناساندنی نەتەوە و زمانی تورکمانی بەڵام وەکو هونەرمەندی ئافرەت ئێمە لە سەرتاوە لەو بابەتەی تۆزێک ینی ئەوە بووینە زەعیف بووینە کە هونەرمەندی ئافرەتمان زۆر کەم بوو نوکەدا گەنجن هەنگۆ بەڵێ ئێستا خاوەن چەندین گەنجی بەتوانانە لە بواری هونەری وەکو محەممەد نەجارە هاوار بازرگانە حیات کوورەچیە کۆمەڵێک هونەرمەندی لاومان هەیە ئێستادا لە لایڤ میوزیکەکان ئەگەر سیر بکەیت لە شاری هەولێر چەندین هونەرمەندی تورکمان هەیە هونەرمەندێکیانەیە هەر مایکوشت لا باکە گۆرانیە بەڵێ محەممەد نەجارە ماشەڵا ئەوەنە بەڵێ هونەرمەندێکی زۆر بەتوانە کە ئێستا لە زۆربەی لایڤەکانی شاری هەولێر دەبینی هونەرمەندی تورکمانی تێدا بە خۆشحاڵیەوە ئەوەش بوویتە ڕێگایەک لە بۆ ناساندنی زمانی تورکمانی لە شارەکانی کوردستان باشە کاک محەممەد هیچ هینێکت هەیە هیچ بینت هەیە لەگەڵ قۆریاتە خۆت بەڵێ بوو خودیشێکی لەوانی بە کورتی و بە پوختی دەنگی خۆشە تۆ کاک ناوەڵا خەم منە بێ بەیانی وە گۆرانیشتە بێ ناڵی بەسەر حەزم کرا بزانەوەڵا بەنسبەت گۆرانی بەهرەکە کە خوای گەورە بە کەسان دەدا ئێمە وەکو گۆرانی بڵێ بەڵام مۆزوعی قۆریاتی تورکمانی تام و چێشەکی تایبەتی هەیە ینی دەبینی خەڵکێک هەیە لە زمانەکەش تێناگە بەڵام حەز بە قۆریاتی تورکمانی زۆر جار دەبینی لە لایڤەکان یونس توتونسی قۆریاتی دەرێ خەڵکەکی زۆر سۆز و عاتفەی لە بۆ ئەو قۆریاتە یونسی دەچی کە زۆر بەشی تێناگە بەڵام حەزی بە ئاوازەکە و کەلیماتەکەیە ئەمەش ناڵێم ئەوەش یەکەکە لە کەلتورە بەهێزەکانی تورکمانی ینی قۆریات شتێکی سەرەکیە کە لە کەلتوری تورکمانی بەڕێز محەممەد زۆر سپاس کە تو ئەڤڕۆز پێدێت گەلمەدا بووی گفتوگۆماتە دەوڵەمەندتر کرد دووبارە بەخێر زۆر سپاس بۆ زۆر سپاس بەلێ شاکار ئەس چۆمە ماڵێکە هونەری و پڕ بوو لە کارن جیاواز پڕ بوو لە بچووکێن زۆرن جوان و کارێ سیرامیکی و هونەرە ڕسم کێشانێ بەس بتایبەت هونەرە سیرامیکی لەوێرێ شاکار گرنگیەکە زۆر یا هونەری سیرامیکی هاتیەدان و سپێدێ سەعات هەفت هەشت وێرە یاڤە کردیە و بچووکە بگرە تەمەنا بگرە تێنەوێرێ سەرداناوێرتکەن هونەری سیرامیکێ چێتکەن منیش لەوێرێ تاقی کردە بە بڕاستی زۆر زۆرە خۆش و تایبەت بوو بابینەری بین دوایی قسەی خۆمە بێ بزانم چیتان کردوە لێ بابینەربین ئیش قوڕی دەکەین هەز دەکەم شتێکی زۆر خۆشە ینی هیچ شتێکی وەهام نەکردیە پێشتر بەس ینی یەکەم جارمە و زۆر خۆشە دڵم پێی خۆش بوو هەوڵ دەدەم لەمەوەدا لەگەڵ داکو بابم بێم بەشداری ئەوڕۆ ئەو کپەم دروست کرد وەکو نمونەیەک لێرکوانش ناوی خۆم نووسە هەز دەکەم زۆرش خۆش بکە دروست کرد کاتێکی زۆریشی نەویست ڕسمکردن زۆر زیاتری دەوێت بە
خۆڕشتمان دروست کردووە زۆر دەمێکە هەرە تەلەڤیزیۆنیشتم دیدەم ویست پێی دروستکەم مامۆستاشان دەگارمەتیمدا بەس لەبەرەوە ئێرە من بۆ دەتەقا بۆ یەکە کپەکەم دروست کرد وەکو هاوڕەکانم لێرەش دیزاینم بۆ کردووە لە بنۆژ نایخۆم پێنووسیوە. من هەستکردن و دائیمان کوردستان پێویستە شوێنێکی وەک سێوگەلەری کو وەک خۆلێ ڕاهینان و شیوەکاری و ئەو پێشکەش بکەیانی بە بۆ وێ مەسئلەیانی ئێستا نسبەتی خەلکەکە ینی میوان ینی وەک ئەم بڵێن ینی ئەمە ڕۆژانە ینی پێشوازیان منداڵەتکن پێشوازیە گەوراتکن ینی و تەمەنێ زارۆکە وەک 6 ساڵی 5 ساڵی دەست پێت کرد و سەراتر و هەروەها گەورەژی ینی و بۆ ئەو کە خەلکێتێن ئەکید خەلکێ کوردستان خەلکێ باشوورن و چ میوانن و چ خەلکێ بەیانینە چ میوانن هەمی تێن دایمای. وەرکشۆپێمە ڕۆژانە هەیە و خۆلێ ڕاهینانژی هەیە ئەوە مانگانەیە ینی هەر کەسێکی حەز لێ هەبێ بچ شیوازی ینی بەشدار ببێ ئەوە کراوەیە بۆوە. وەرکشۆپەکە هەر ڕۆژ تقریبەن هەیە و وەرکشۆپەکە سەر مەسئلەی وێنە کێشانە و سەر مەسئلەی سێرەمیکە زۆر ئەمە گرنگ ینی گرنگیێدن ئەو مەسئلەی سێرەمیک بۆ ئەمە ینی ئەمن هەست بکەم خەلک زۆر دەتوانن تشتێکی تەرجەمە بکەن ینی بوارێ نەفسیدا ڕیا قۆر ئەو مەسئلە لای من زۆر زۆر گرنگەیە. باشە دێرینەوە منتان نەبردەوە خۆ تۆ لەوە چیەکەی لەوێ شاکار ئەمە شتێکە تایبەت بەخۆ مەسڕی مینەی پێوترێ نابێ ئاشکرایکەی تۆ بۆ هەر بەجددی ینی بۆچی بە منتانەوە ئەوە ئیشە تایبەتە شاکار ئەی دێرین ئەتوانیت باسێکی ئەوێن بۆ بکەیت چیتانە کرد لەوێ وەڵا شاکار بینی خۆمان بە پەرداغێکم دروست کرد نیوەکەی خۆم دروستم کردنیەوە مامۆستاکە یارمەتی ئەدام هونەرێکی زۆر خۆشە زۆر تایبەتە تایبەتمەندیەکەی ئەوەیە وەکو ئەوەی نەکەوێنە ئەکێشی بێزار ئەبی زیاتر حەزەکەی قوڕەکە بینی دەستت بخەیتە ناوی شت دروستکەی بەڵام ئەستەمەیانی تا سەرەتا ڕادێ لەگەڵی ئەستەمە ئەو جێگەیە جێگەیەکی ئەکادیمیە بەڵێ جێگایەکی ئەکادیمیە ینی وەکو خولی فێربوون و ئاەیە توانی تۆ منداڵ بنێریان خۆ دەگەر حەز لەو بەڵێ هونەرێکی زۆر خۆشە و ئەوەی جێگەی باسە کە خەڵکی بیانی زۆرم لەوێ بینی شاکار زۆر یعنی نە خەڵکی کورد بوون لای رووسیا و ئەوانە لێرە دانیشتوی ئەوێمان هەیە هاتن سەردانیویانە کرد هونەری سیرامی کوشتیان دروستە کرد زۆر هەستێکی خۆش باشە ئەو هینا ئەو لۆگۆی کەیبیسوارم دروستیان کرد ینی بەدەر لە کاری ئەو وێنە کێشانیش ئەکەن ئەوشیان هەیە ژووری تایبەتیان هەیە وێنە کێشانیان هەیە سیرامیکیان هەیە شوێنێکی زۆر خۆش بوو جارێکی تر کە چوون تۆش لەگەڵ خۆمانە بین ئەم جارە بەبێ من نەڕۆن تەوا پێکاتین شاکە دوو شوێنەوارناسی کورد شوێنەوارێکیان لە گوندی پرێسەی دەڤەری بارزان دۆزیەوە کە لە قەتپاڵی چیا هەڵکۆڵدراون و لە نێو دارە بەرزەکان و دووری دەمەتر لە ئاویزەی گەورن زانیاری دەستپێکی لەسەر شوێنەوارەکەوەیە کە شوێنی ناشتنی پاشا و کاربەدەستە باڵاکانی مادیان ئۆرار تۆیەکانە و بە ئاین زەردەشتی بوونە کوردستان 24 یاوەری شوێنەوارناسەکانی کردو و بە زەحمەتی زۆر و ڕێگایەکی پڕ مەترسی توانیوێتی وردەکاریەکانی ئەو شوێنەوارە تۆمارکە. ڕێگایەکی سەخت دەبڕین ئامانج تۆمارێکی نوێی مێژوویی و شوێنەواریە پەرۆشیمان بۆ گەیشتن ڕێگای سەخت و پڕدڕچی نزیکەی 15 خولەک بۆ کورد کردینەوە حەوداڵی گەیشتن بە ئامانجین
دوای تێپەڕاندنی سەختیەکان بە شوێنی ئامانج گەیشتین کە هەڵکۆڵدراوێکی قەتپاڵی شاخە. بەوردی پێوانەی دەکەن دەردەکەوێت بە شێوەیەکی ئەندازەی کۆڵدراوە و تۆمارێکی نوێی شوێنەواریە لە ناوقەدی بنارێکی سەخت. لەو ناوچێ چەند گوڕدەخمێکی تر هەیە کە پێش چەند ساڵ دووزراوتەوە بەڵام ئەو یەکدانە تازەیە تەبیعی بووە ئەو کاتانە ڕسم بووە کە کەرەستەی لەگەڵ مردوەکەدانەنرا هەندێک کەرەستەکان وەکو مەسان کۆزە بووە یا ئەگەر ئەو کەسە حاکمێکی سەربازی بووە شەمشیر یا ئەو کەرەستانەی کە گرنگە لای ئەو کەسێک کە مردووە لەگەڵ مردووەکەیان دادەنا. لێرەش دوو شوێنی دیکە هەن ڕێگاکە پڕمەترسیە و هەر هەنگاوێکی هەڵا لە مەرگ نزیکمان دەکاتەوە. بۆ گەیشتن بە ئامانجی دووەم لەم مەترسێش سڵ ناکەینەوە. لە ڕووی قەبارەوە جیاوازە لەوەی یەکەم. هەندێک پێیان وایە کە ئۆڕارتیەکانن، هەندێک پێیان وایە میتانیەکانن، هەندێک پێیان وایە میدیەکانن، هەندێک پێیان وایە پاش میدیەکان کە سلوکی و ئەشکانیەکان هاتن پێیان وایە کە ئەوانەی کە کاریان لەسەر مێژوو شوێنەوارەکانی کوردستان کردی بیانیەکانن، بەڵام ئێمە بەنیازین بەهۆی پسپۆڕانی ناوخۆی جارێکی تر ریسێرچ بکەین و توێژنەوە بکەین بۆ ئەوەی کە مێژوو شارستانیەتی شوێنەوارەکانی کوردستان ساغ بکەینەوە. زانیاری دەستپێکی لەو دۆزینەوە تازەیەی شوێنەوار لە دووری 3 کیلۆمەتری باکووری ڕۆژهەڵاتی گوندی پرێسەیدەڤەری بارزان دەرکەوت هەڵکۆڵدراوەکان پێیان دەگوترێت گۆڕدەخما شوێنی ناشتنی پاشا و کاربەدەستانی باڵای سەردەمی ئۆرارتۆ و مادەکانە بۆ 2500 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری بارزان. تەوەریمە ئەڤڕۆ تایبەتە بە زەڵامایە نوکە ئەس داخوازە لە گەنج و زەڵاما دیکەن شاشێ بەرنەدەن ئەvە بۆ هەنگویە بەڵێن موسا دیزاینەرە ئێتگەلمەدا دە بەحسی باوترین جلوبەرگن زەڵاماکە دزستانێدا توفخێراتی سپاس بۆ مە بچێکی بەحسا خوب کە و چەند ساڵە تو بێ شۆلێتکەی وەڵام نزیکەی 10 ساڵ دەبیتن ئیشی جلوبەرگ و دیزاین دەکەم و لە خلالی ئەو 10 ساڵەش مەسەلەن الحەمدولillah خبرەی باشمان پیا کردێ. کاک بڵێن باسێکی ئەومان بۆ بکەم ساڵ باوترینە و جلوبەرگانی کە بۆ پیاوان ئەپۆشرێ کامانن چ مۆدلێکە خۆی ترێندەکانی زانیاریمان بەرێ بە شتی جوان لەبەرکەین لە مردووە خۆی ترێندەکانی ئەو ساڵ زیاتر ستایلی کلاسیک و ئۆڵمانیا لەبەر چش ئەو دووستایلە چکە ئەو دووستایلە مەسەلەن خۆیان زۆر لە کللتوردا نادەن و زائیدەن ڕەنجی زەق و بریقەدار نین و دوورن لە لۆگۆی گەورەی براندەکان و ئەو ناوی ئەو دووستایلی کە باسەکرد یەک تۆز بە زمانێکی سادەتر بۆیە بینەرەکە خۆی ستایلی کلاسیک یعنی بە کوردێکەش هەر کلاسیکی پێ دەڵێن کلاسیک پێ دەڵێن خۆشمان و ئۆڵمانیش حینەن ستایلەکە لە کلاسیک زۆر نزیکە ستایلەکی کۆنە لە شتاکانەوە نوێ دەفتەوە خۆی ئەو ستایلانەش زیاتر ناڵێم لێ ئەو ساڵ زیاتر ئەو ستایلانە چکە لە کولتور خۆیان لا نادەن ستایلی سمپڵ و سادەن و ڕەنگە بێلایەنەکان زیاتر بەکاردێتن لەوانە و دوورن لە لۆگۆی براند و شتی زەق و باق و بریق و ڕەنجی مەسەلەن زۆر بەرچاو و ئەکسسوارات زۆریش باشە کاک بڵێن ئەم ساڵ وەکو ڕنگ کام ڕنگ ترێندە بۆ ئێمەی پیا خۆی ڕەنگە ترێندەکانی ئەو ساڵە بۆ پیاوان قاوەی تۆخە و زایدەن سەوزی تۆخ و شینی سارد یاخود باشتر بڵێن شینی کاڵ ئەو ڕەنگانە ئەو ساڵ زۆر زۆر ترێندا و زۆریش بەکاردێتن شاکارە ڕخسەتا من نادە چونکی بابەتەکە بابەتی زەڵامایەتن زیاتر گەنج حەس چ ڕەنگێکی بکەن چ ڕەنگێکی حەسکەن بپۆشن و بەتایبەتی وەرزی زستانی دەبیت تو هەمە ڕەنگێکی بپۆشی نا وەرزی زستان زیاتر ناڵێم ڕەنگە بێلایەنەکان بەکاردێتن ئەو ڕەنگانی تۆنەکانی زەوی مەسەلەن ڕەنجی شاخ قاوەیی ڕەنجی ئاسمان شی مەسەلەن ڕەنجی دەریا حینە نەوی شینە زیاتر ئەو ڕەنگانە بەکاردێتن لۆ پیاوان
دەتوانی بەکاریبینی بەس دوورترە لە ڕەنگە زەق و بەبریقە و مەسەلەن تۆنە تۆخەکان. باشە کاک بەڵێن ئێستا من و دێرین ئەو تاجلی کوردیمان لەبەرە ئێستا بۆ نمونە ئەم ستایل و تەرتیباتی ئێمە و پێچوانە ینی وڵات جلی کوردی لەگەڵ جلی کوردیا تۆ بۆ خۆت بینت هەیە یان زیاتر لە مۆدەیە تۆ بەخوای دیزاینەریش من زیاتر مۆدەیە لەگەڵ جلی کوردی خراپە بینمان ڕاستی والله چکە ئیشی من نییە بەس زۆر زۆر کەشخێ ینی و جلەش کولتوریە ئێستا من و دێرین کەشخین طبعاً باشە کاک بەڵێن حەزەکەم بچمە لای ستاندەکە باسێکی ئەو جلو بەرگەم بۆ بکەین باشە دێرین طبعاً داوای لێ بور نەکەم زۆر مەجالە نایە ئەمڕۆ ڕاحەکە بۆ خۆتان ئەمڕۆ تۆزێک باسی گونجاندنی ڕەنگم بۆ بکە یەکێک لە کێشەکانی ئێمە نازانین کە چۆن ڕەنگ بگونجێنین یعنی خوارەوە ڕەنجێکە بۆ نمونە سەرەوە ڕەنجێکی ترە تۆزێک لەسەر ئەوە یاسە بۆ نمونە ئەمانە با بڵێن ئەم قەمسەڵەیە چاکەتە وڵی نازانم وەکو تۆ ناوەکەی بڵم پێم بڵێ ینی ئێستا بۆ نمونە ئەم ڕەنگە لەگەڵ چی ڕەنگێکە خۆی ئەمە باسی ترێندەکانی ڕەنجی ئەو ساڵمان کرد ترێندەکانی ئەو ساڵۆکو باسمان کرد بابەتی قاوەی تۆخ ئەو ڕەنگانە زایدەن زەیتونی و قاوەی تۆنەکانیشی دەتوانانی مەسەلەمەکە دەڵێن قاوەی تۆنەکانی قاوەش مەسەلەن بێزیش بەشەکە لە قاوەی و لە تۆنی قاوەی دروست دەکرێتن مەسەلەن زەیتونی ئەو ڕەنگانە گونجاندنیان پێکەوە زۆر زۆر ئاسانە کە مەسەلەن ئێستا زەیتونی و بێزی بێکەوە زۆر جوانە قاوەی دەتوانانی عینەن لەگەڵ بێزی بەکاری بینیەوە بەس کاک هەستەکەم تۆ خۆت هەر موعجیبی ڕەنگی زەیتونی و قاوەیت سێریکە زۆربەینە زۆربەکان کە دیقەتێمکە باسی ترێندەکانی ئەو ساڵەکەم زیاتر ئەو ڕەنگانم هیناوە کە ترێندن مەسەلەن بەس ئەوانە شیەناوە کە ماشەڵا بۆ خۆیانی لێدی کە ترێندە ئەو ڕەنگانم هینا کە ترێندە و ڕەنگە ستاندەرەکانم نینە مەسەلەن ڕەش و سفی و مەسەلەن نیلی و ئەوانە هەموو کەس دەتوانانی تەنسیقیان بکە بەس ڕەنگە هەندێک نادیارەکان ئەوانە تەنسیقکردنیان زەحمەترە وزایدن هەموو کەسەش ناتوانانی لەبەری بکاتن ئەمە باسیوانە بکەین نەک بەس ڕەنگە بکەین کە هەموو کەسێک دەتوانانی تەنسیقی بکاتن کاک بڵێن بە دێرین نەڵێ مافی منە خۆیت بابەتەکە جلوبەرگی پیاوانە دێرین چی پێخۆشە بەڕێز بەڵێن تو دەشێت دیزاینێکی مەسەلەن ڤانجلکە بۆ شاکارە جا بنێک و بێت تو دێ ڤجلکانە سپێدە چیە پرۆگرامە ئەزە کاک شاکار بە بێتە لامان ئەمە دیزایانی زۆر جوانی لۆ دادنین تەنسیقی زۆر کەشخەی لۆ دادنین بەزەگە ئێستا مەسەلەن ئێستاوانێک کە بەردەستن شەرتە مەسەلەن گەدۆنێ پێستێەوە و گەوازە بگونجێتن و خاتو زین چۆن بڕیاە دەدەنی مەسەلەن ئێستا کەسە کە دەیتە لایمە دەڵێ تەنسیقەکەم لۆدانیان ستایلەکەم لۆدانێ ئەمە یەکەم شت تەمشای باڵای دەکەین تەمشای ڕەنجی پێستی ڕەنجی چاوی ڕەنجی قژی زایدەن قەڵەوە زەعیفە طبعا تەمەنەکەش پاش ئەوە مەسەلەن لی دەپرسین لۆ چ بەکاردێنی ئەو تەنسیقی مەسەلەن لۆ کوێ لەبەری دەکەی مەسەلەن مناسەبەت هەیە حەفلەیە یان میتینگێک هەیە یان مەسەلەن لۆ ئیشی ڕۆژانە و دەوامە ئەوجە لەسەر جوابەکانیوی ئەمە تەنسیقی خۆمان دادنین ینی زۆر گرنگە تو بزانی شخصەکە لۆ چ لەبەری دەکاتن و بیزانی پێستەکەی ببینی و ڕەنگەکانی ببینی مەسەلەن تۆنی چاوی ڕەنجی قژی ئەو شتانە زۆر ئەساسە لە تەنسیقدانان نەکار یەکسەر مەسەلەن کاکە ئەوەی لەبەرکە ئەوە جوانە ئاوانە باشە کاک بەڵێن بە حکومی کە خۆت با بڵێن دیزاینەری تو ئەوە ئینی خۆتە با بڵێن ئیشی خۆتە زیاتر تۆ جلی بە دوورینت پێ باشتریان ئەوەی کە زیاتر لە چاکەت و پانتۆڵ و ئانەیان حازری بە نمونە کەگە حازریش بێ هەر تۆ ئیلا هەرە بێ دەستکاری بکەیتەوە حەزەکەی با داژنیشین بۆیە بە ئیسراحەت گفتوگۆکەمان بکەین دێری خان ئەمڕۆ جلی کوردیمان لەبەرە کەمێک هاتنی چۆ ئەستەمە بالفعل لەو کامیانە دیایی زۆر پێ باشترە خۆی حازریەکەش هەر بەشەکە دوورە ئەویش بەشەکە لە دوورین ینی بەس دای من حازریەکە ئاسانترە و مەسەلەن لەبەرکردنیش خۆشترە و ئەوانێک کە جلدە دوورن ئەوانێک کە مناسەبەشی زۆر تایبەتیان هەیە دایانەوە شتەکە زۆر مەسەلەن بە تەرتیبی ڕێک لەسەر فیتینگی جسمی خۆیان بیتن لەبەر ئەوە دەی دوورن دەنا عادەتەن مەسەلەن جلی حازر لە ئێمە بەکاردێتن بۆ تا جلکێت شاکارە تەنسیق نەکردن وڵاهی گفتاندانیشینەوە باشە کاک بەڵێن یەک پرسیار گرانترین جلوبەرێک کە تا ئێستا دووری بێتت چەندێک بووە بای چەند بووە لە چەند لەسەر کابرا کەوتووە
وەکو سعر ئەمە بڵێ ڕسق ناز ناوەڵا حەز ناکەن زۆر باسی سعر و ئەو شتانە بکەینەوە هەبوو یعنی مەسەلەن بابەتمان هەبووە مەسەلەن قاتمان هەبووە کابرا مناسەبەتی هەبووە لۆ زاوایەتی خۆی بووە مەسەلەن خەڵک لۆ زاوایەتی خۆ مەسەلەن لۆ نمونە بەدلەکی دەینیتن بکرێ بە $2000 $3000 زاواش خۆیتی مەسەلەن احتیاج ئەگەر قاتێک بڕیتن بە $1500 بە $1000 $1200 هەشە مەسەلەن قاتی ئاسایی دێتن بە $300 $200 ئەوجا حەسەب شخصەکەیە چۆن فکر دەکاتەوە حەزی لە چیە حەزی لێ زۆر تایبەت بە دیارکەویتن بەچێرە شخصەکان دەگۆڕێتن باشە بەڕێز بەلەن و کەسێکی ئەسمەر بی زیاتر چ ڕەنگێک لێتێت و چ ڕەنگێکی بکاربیین نوکە زەڵامێت مەگەرم دیقەت دێن لە کوردستانê ڕەنگت زۆر تاری لە بەرکەن زستان بی هاوین بی پاییز بیت ڕەنگتوان هەت تارینە وەڵا لە کناما کولتورەکە وای لێ هات یعنی پیا و مەسەلەن پێی وەکۆی بڵێ پێی عیبە مەسەلەن ڕەنجی زۆر کاڵ و ئەوە لە بەرکاتن ئێستا ئەلحەمدولیلا ینی باشتر بووە خەڵکی مەسەلەن ڕەنجی زەق و ئەوە لە بەردەکاتن بە جێرەی وەرزەکان ڕەنگ دادنێتن ئەمە بە خۆشمان لە ستۆری خۆمان یارمەتی شخصەکان دەدەین مەسەلەن پێ دڵێن ئەو ساڵ مەسەلەن بۆ ئەو هاوینە ئەو ڕەنگانە زۆر ترێندە زیاتر ئەو ڕەنگانە وەکو بڵێن بە خۆبەخشی ڕێنمایی گەنجانەکەن کە دێن لامان ئەمە پێی دەڵێن مەسەلەن زۆر کەس هەیە ینی هەیە مەسەلەن زۆر باشە لە تەنسیقدانان هەشە مەسەلەن معلوماتی ئەوەندە نییە ئەو زۆر لە کەسی شارەزا بپرسن زۆر باشترە باشە کاک بڵێنەها با بڵێن لە ساڵانی ڕابردووە بابەتی دیزین زۆر کەم بوو لە هەرێمی کوردستانە بۆ خۆشتانە زان ینی خەڵکی ترە چویان لای خەیاتێک جلێکی ئەدووریان بە حازری کڕی بەس ئێستا ئەوەی کە من ئەبینم لە سوۆسیال میدیایە کۆمەڵێک دیزاینەری زۆر باش و پێرفێکت یعنی پیابوون لە هەرێمی کوردستانە ئەمە تەسیری کردوتە سەرەوەی کە قسەکانی ئەوان ڕێنماییەکانی ئەوان کە گەنجەکانمان بە کەشخەوچی باردارکەون طبعاً زۆری فەرق کردیە و زۆر پێشمان خۆشە ینی هەرچەند زیاتریش بیت نەرکەمە چکە ئەوانە ڕێنمایی بڵاو دەکەنەوە مەسەلەن باسی ترێندەکانی ئەو ساڵ دەکەن باسی جلەکان دەکەن چ بپۆشی جوانە مەسەلەن چ پێڵاوک لەکە چ جلەک جوانە زۆر باشترە و لەو خەڵکەکەش ئاسانتر دەبیتن و ڕنگدانەوەش هەبووە لەسەر جل و بەرجی خەڵک زۆر ینی ئێستاگەر تەمەشای چەند ڕسمەکی کۆنی مەسەلەن 10 ساڵ 15 ساڵ پێش سا بکەیت جل و بەرگەکان ببینی خۆ ئەو وەختیش جوان بوو لە بۆ ئەو سەردەما بەس کە ئێستا سێرێکی هەر لە خۆتەوە نەوە دەڵێ ئەو لەوە بەڵێن ببوورەتە بەحسی ترێندا کرد کی و ترێندا هەڵبژێریت بۆت بنە ترێند خۆی ترێندەکان زیاتر وەکو ڕنگ و دیزین دیزاینەرەکان هەڵدەبژێرن ساڵانە دیزاینەرەکان مەسەلەن چەند ڕەنگە و چەند دیزاینێک اختیار دەکەن براندەکان ئەو دیزایانە دروست دەکەن لەسەر داواکاری دیزاینەرەکان و بدایەتەن کەسە بەناو بانگەکانیش لەبەری دەکەن و ڕسمی پێوە دەگرن و خەڵک دەیان بینیتن فلەبەر هەندێک دەفتە ترێند ینی لەناو خەڵکدا باوەڕکە کاک بەڵێن کاتی خۆی بیرمەها کە چوون بۆ بازار ئەو کاتە باوی پانتۆڵی شارستۆن بوو ینی باوەڕکە ڕێک ئاوە بە بزدەم پێوە هەموو ینی حەزەکەم زۆر دین بێ خوارەکەی زۆر ئەو ساڵش ئەوە بۆتەوە مۆدل ئێستا ویسم باسیەوە لەگەڵ بکەم شارستۆن بوو بە ستایلی قاجباریک ینی خوارەکەی باریک بێ تەستێک بێ ئەم ساڵ تەسەوڕەکەی چی هەبێ وەڵا ئەو ساڵ ستایلەکە خەڵک دوور کەتەوە لە شتی تەسک و مەسەلەن لەبەرکردنی مڕێح نەبێتن ئێستا زیاتر لەسەرەوە تا خوارەوە با بڵێن لە ڕانەکەیەوە تا خوارەوە پێم وا بێ یە قیاسە ئەم ساڵ ئەوەی کە زیاتر خۆی ئەو ترێندە پێی دەڵێن ستایلی باگی ئەو ستایلە باگیە مەسەلەن لێرکانە زۆر دەستکاریان کردیانی زۆر ئەوەیان کردیە بە شێوازێکی جوان بەکاری ناینن هەیە مەسەلەن پانتۆڵی لەبەردەکات ژێرەوەی 24 سانتیمە ینی زۆر پانە خۆی ئەوانیە مەسەلەن شتێکی ستاندەر لەبەری بکەی لە خوارەوە لەسەرەوە لە خوارەوە یەک پارچە بیتن زۆر کەشخەتر و جوانترە ئەو ستایلش ئەم تۆق دەکە مەسەلەن هەر دوسێ مانگەشکە بەکار بێتن و خەڵک لێ بێزار دەبیتن چکە ستایلەکی ستاندەر نییە ینی لە بۆ هەموو کەسەکیش بەکار نایەتن و خەڵکەکی کەمیش بەکاردێن مەسەلەن 105 گەنجەکان بەکاری دێنن بەڕێز بەڵندی ئاخرین پرسیارە خۆکەم ئەو ترێنجت بنە ترێنت ئەو جلوبەرێک هەندێک هەمێ گەکلتورێت مە گونجێن هەندێکی تای ڕاستی ینی گەکلتورێ کووردا ناگونجێن نەنە طبعاً ئەمن بدایەتەن باسم کرد ئەو ساڵ ستایلی ئۆڵمانی و کلاسیک زۆر باوە
چونکە هەم لەگەڵ کللتورمان دەگونجێتن هەم ڕەنگە زەق و ترێندەکان مەسەڵەن ڕەنگە زۆر زەقەکان و ئەوەکان بەکار نایەتن زایدەن دوورە لە لۆگۆ و باق و بریق و ئەکسسواراتی زۆر و ئەو شتانە لێ مەسەڵەن لە ناو خەڵکی مەش زۆر باو بووە چونکە خەڵکی مە حەز دەکا مەسەڵەن عامەتەن باز دەکەین حەز ناکە زۆر لە کللتور لا بداتن مەسەڵەن شتی زۆر دڕا و زۆر بە باق و بریق لە بەرکاتن لە هەموو دنیاە و لە کوردستانیش بە تایبەتی ئەو ستایلانە زۆر بۆتە مۆدل ئەو ساڵ کاک بەڵێن وڵای دێری مێژ یەک پرسیارم هەیە چکە بابەتەکە خۆمانە دیقەتی یەک شتممە بۆچی ملپێچت لەگە خۆت نێناوە ینی ئەم ساڵ نییە ینی مۆدل نییە یان چییە بەرێ وەڵام مۆدلە و بەکاریش دێتن بەس هەم بە فەلا هاتم زلەکان و زۆر بە فەلا حازر کرد لە بیرم نەبوو ملپێز بینم حسابی بەشم نەکردبوو هەوتم لەوانێ ئەو بێ نانا ملپێز بەکار دێتن و ملپێچ عینەن مەسەڵەن لە ئەو ساڵ جارێت زەوە کەش زۆر سار نەبوو ینی کە سارتر بیتن ئەو زە مەسەڵەن بەکارهێنانی خۆشتر دەبی و کەش خەتریشە لەگەڵ تەنسیقەکان جاشا تو هەر نێک بەڕێز بەڵێنێ بجدا بۆ تا ملپێچ دیاری کرد زۆر سپاس بەڕێز بەڵێن تاڕت گەلمەدا بووی پێ خۆشحاڵ بووین سپاس دووبارە بەخێر بیت زۆر سپاس مەمنون لە هەولێرا پایتەخت مەراسیمên ئیمزاکردنا پەرتووکە هەلبەستên وەرگێڕا نووری بێخاڵی هاتە بڕێوەبرن یا بناوێ ڕاستیەک دەربارەی دل ژمارەکە هەلبەستên وەرگێڕای تێدا کویەن 65 هەلبەستوانایە و ناڤەڕۆکên وان jî جۆرا و جۆرن ئایندا سوپاس بوو دەمتان شیرینکەن هەر کەس بچێتە ناویەوە ناتوانێت لێی بێتە دەر لە ڕێگای خۆشەویستی درەختێک هەیە ئەمەیان یەکەم ئەزمموی لە بواری وەرجێڕانی شار خۆی چونکە شار بەڕاستی وەرناجێڕدێ من ئەو شارانم وەرنەجێڕاون من هەوڵم داوە بیان گوازمەوە هەوڵم داوە ڕۆحی شارەکان ڕۆحی تێکستەکان وێنەکانیان مۆسیقای ناوەیان نەشێوێنم وە زۆرێک لە زۆرەکان بتوان کە ئەو پەڕی ئەمانەتە ئەدەبیەکەی بپارێزم خۆشحاڵم کە ئەوڕۆ لە ڕێزی بەرهەمەکانی ئەوە دەگەما 21 زنجیرە کتێبەکانی خۆم ئینشاڵڵا لە ئایندەژە هەوڵ دەدەین کاری زیاتر و باشتریش بکەین کلێنەکانی سەرڕەفی کتێبخانەی کوردی لە زۆر بابەتدا لە زۆر ڕەهەندا بەتاڵن ڕەنگە ئەو وەرجێڕانانەی کە تا ئێستا کرابن ئەنی کۆمەڵێک بواری گرتی بێتەوە کۆمەڵێک بواری سنوورداری گرتوێتەوە نەپەڕیوەتەوە سەر هەموو بوارەکانی دیکە بۆیە پێویستمان بەوە هەیە کە لە پشت کردەی وەرجێڕانەوە لە پشتکایی وەرجێڕانەوە دەستگایەکیان بیرۆکەیەکیان ئاراستەیەکی دیاریکراو هەبێ بۆ ئەوەی ئەو کلێنە ئەو واڵایە ئەو بۆشاییە سەرڕەفەکانی کتێبخانەی کوردی پڕ بکرێتەوە. شاکارە ڕۆ سپێدەکە تایبەت بوو ئێنێرژیەکە تایبەتمە بووە سەر سپێسیام یا بجلکێت کوردی بۆ بەجلوبەرگی کوردی و ئینسانی ئەحساسێکی تێ وڵای منەمە ڕۆژێتە بەجلوبەرگی کوردیەوەیە ونیەتە خواها جەومان هەبوو هیوادارم ئێوەشە ئینەرژیەتان لە ئێمە وەرگرت بێت ئەمە گشتبڕگە و بابەتەکانی ئەو ڕۆمان بوو کوردستان هەمیشە مەڵبەندی پێکەوە ژیان و ئاشتی و ئاوەجانیە کوردستانمان هەر ئاوەجان بێ کوردستانمان هەر گەشاو بێت هەتا سبەی بیانی خودای هەور پشیوانتان بێتن سبینێ ئەڤین و هەکار لەگەڵتانن خواتان لەگەڵ